سڵاو بینەرانی بەڕێز ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک لە چوار شاریجا لە وڵاتی بەریتانیا هەڵسا بە چالاکی لە 16 ئۆکتۆبەرە. ئامانج لەم چالاکیانە ئەوەیە بە بیری خەڵکی کوردستان و جیانیشی بێنێتەوە کە یەکێتی و پارچی خیانەتی گەوریان لە میلەتی کورد کردو بە تایبەتی لە ناوچە دابراوەکان. کاکە کەسێ پێمان بڵێ ئەرێ مافی گەنج لەکوێیە بۆ ئایندەی ئەم وڵاتە ئێمە پێنووسێکمان پێیە. هەموو کوردی بەشخوراوین، زوڵم لێکرا و چەوساوە بۆ داخوازی ئەم میلەتە ببن بە چەکشەکەی کاوە. وەرنەوە ناو خەڵکی خۆتان بە نەعلەتکەن پۆست و کورسی، هەزار کۆشک و تەلار دێنێ نازی مناڵێکی برسی. بەخێرهاتنی ڕێکخراوەکەتان دەکەم. بەڕاستی ڕێکخراوێکی زۆر سەرکەوتویە و یارمەتیدەری پەنابەرانن لە وڵاتەدا. ئێمە ئەمڕۆ خۆپیشاندانمان کرد دژی ئەو زوڵمەی کە لە 16 ئۆکتۆبەر داکرا، کە ئەم زوڵمەی لەلایەن حەشدی شەعبیەوە و لە عێراقەوە هێرشکرا سەر وڵاتەکەمان. یەکێتی پارتی بە قسەی خۆیان وتیان ئێمە دەیپارێزی وڵاتەکەتان، بەڵام ئەوان هەموو وڵاتەکەی ئێمەیان فرۆشت و هەتا ئێستاش کێشە هەیە لەگەڵ ئەوانە. ستەمکارەی گەورەی لە شاری کەرکووک کرا بەدەسەڵاتی پارتی و یەکێتی هەستان کوردیان کوشت و شارەکان لێ وێران کردین. ئێستا ئازادیان لە هەموو گەنجلاوەکان زەفت کردووە. یا ڕەبی خوا ئازادی لەوانش زەفت بکرێت، تەختیان بێتە خوارێ جاش بازانێ. تۆ ئێسم هەموو کۆمەڵە گەنجە لێرە ئەبینیت، هەموویت ئاوارەی دەستی ئەو یەکەتی و پارتیە. مەسعود بەرزانیە، مام جەلالە، جەلال تاڵەبانی چەند ساڵ خەباتی کرد لە پێناوی دز و گەندەڵ و مافیا. هەمویان مافیا، ئەموو مافیاگەریە لە وڵاتەیە. یعنی یاسایەک نییە، قانونێک نییە، بربەستێک نییە بۆ ئەوەی کە تۆ پارێزراو بی، سەربەست و ئازادانە بژیت. ئەوە تا لەم وڵاتانەیە خەڵکی هەوڵە دەن ژیان بکەن، حکوومەتەکە بەخێویانەکە، ماڵیان بۆکە، خانوویانەکە، ڕێزیان نەگرێت، بە مناڵیانەوە، بە گەورەیانەوە، بە بچووکیانەوە. بەڵام وڵاتی ئێمە هەتا بێت لەژێر ئەشکەنجە و ئازارا بێ ئەو میلەتە. ئەمڕۆ 16 ئۆکتۆبەر 6 ساڵ تێپەڕەبێ بەسەر ئەو کارەساتە دڵتەزێنەی کە بەسەر کوردستانیان هێنا کە 150 خاکی کوردستانیان لە دەزایەتی و پارتی لە کانگای خیانەت لەدایک بوون. هەر جارە و یەکێکیان خیانەت لە نیشتیمان دەکات. بەڕاستی ئەو کارەساتە بۆ هۆی ئەوەی کە خەڵک زۆر ناومێت بێ کە گەنجان ڕوو لە دەرەوەکەن. بەڕاستی نەبوونی ئازادی لە کوردستان وای کردووە ژیانی زۆر تاڵ و مەحاڵ کردووە لە کوردستان. ئەمڕۆ ڕۆژێکە کە کوبوونێتەوانی لێرە زۆر سپاسیەوەکەم کە بۆ ڕێخستنی ئەم چالاکیە. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکە کە خیانەتێکی زۆر کراوە و ئەم حیزبانەی ئێمە یەکێتی پارتی کە دائیمەن بە خیانەت گۆشکراون و خیانەت لە خوێنیانە. هیوادارم ئەم دوو حیزبە نەمێن و ئێوەش هەر بەردەوام لە چالاکەکانی خۆتان و ڕسوایی و سەرشۆڕی بۆ دوژمنانی کورد و بۆ بنەماڵی بارزانی و بنەماڵی جەلال تاڵەبانی. بەڕاستی 16 ئۆکتۆبەر خیانەتێکی گەورە بوو لە میلەتی کورد و لەگەلی کەرکووک کرا بە خیانەتێک ناو ئەبرێکە مێژوو ئەینوسێتەوە خۆی بۆ خۆی بە پارتی ویشێتی ئەو شارەیان فرۆشت، ئەو میلەتەیان فرۆشت، کوڕی خەڵکیان بە کوشدا و ئێستا جوخانە سەر کورسی دەسەڵاتن و ئەیانوێت بۆ خۆیان بە ئازادی بژین. ئێمە نامانێت ئەوان بە ئازادی بن، چۆن ئازادیان لە ئێمە تاڵ کرد. ئێمە ژەمانەوێت ئازادی لەوان تاڵ بکرێت. ڕوخانیان نزیکە بە ئیزنی ئەڵڵا لە زووترین کات و لە کامترین کاتە ئەو حکومە لە ئەچێ لە کوردستان، ئەو حکمی دوو بنەماڵەیە نامێنێت. ئێمە ئەمڕۆ وەک ڕێکخراوی داکوور بەشداریمان کرد لە خۆپیشاندانەکەی 16 ئۆکتۆبەر. دەستخۆشیتان لێ دەکەم، زۆر سپاسان دەکەم بۆ خۆپیشاندانەکەی خۆپیشاندانێکی هێمنانە و زۆر بە جوانی خۆپیشاندانەکەمان کردش بە ئەم دەسەڵاتە گەندەڵەی کوردستان. ئەم دوو بنەماڵە چەند ساڵێکە حکومڕانی دەکەم. بەڕاستی کوردستانیان زۆر بێتام کردووە، محکەمە و حاکم و هەمووش لە ژێر دەستی خۆیانە. هیوادارم لە ئایندەدا ئەو دەسەڵاتە بڕوخێ، دەسەڵاتی گەندەڵ و فاسیشت ئەوانە ڕۆژێک ڕۆژێک دێنە سەرمان. تورکیا، ئێران دێنێتە سەرمان و ئەوانیش هاوکاری لەولە هاوکاری ئەوەی دەکرێت، تورکیا دەکرێت و لەولە هاوکاری ئێران دەکرێت بۆی زیاتر بێنە نێو خاکمان و داگیرمان بکەن. بەڵام خاڵیان خاوە دڵنیا بە ڕۆژێک دادێ هەر دەڕوخن ئیشاڵە بە ئیزنی ئەڵڵا. ئەمانە لەوەتەی هاتوونە سەر حکم هەر بە خیانەت و بە خاکفرۆشی وڵات فرۆشی هاتوونە سەر حکم. چیان نەکرد بە هاوڵاتان هەرێمی کوردستان، خاکیان فرۆشت، نەوتیان فرۆشت، کوڕی فەقیر هۆژاریان دا بە کۆشت. تۆ ئەگەرکو چالاکەوانێک و هاوڵاتی داوای مافی خۆ بکەیت لە کوردستان بە فیشە وەڵام تێنەوە. دانیشتوی قەزای سی سادەقم چەندین کەسیان لە شارۆچکێمە کوشت، چەندین کەسیان برینار کرد.
بۆیە وەڵامی ئەمان بە فیشک بوو ئەمە داوای ماف و ئازادیمان کرد بەڵام بە فیشک وەڵامیان نینەوە بۆیە ناچارین وڵاتمان جێژا و هاتین بۆیە وەڵام ئێستش دەیدا هەر بەردەوامی لە کار و چالاکی خۆمانە لە خۆپیشاندان هیوادارین هەموو کەس بەشداری خۆپیشاندانەکان بکە و سەرشۆڕی بۆ دوژمنانی وڵات سەرشۆڕی بۆ ئەوانەی کە خاک وڵاتیان فرۆشت دوو بنەماڵە بەردەوام لەسەر یەک خەریکی خیانەتکردنن و بینی هەر ساڵە و خیانەتێکیانی هەر مانگە و خیانەتێکیانی خیانەتی ئەمانە قەت کۆتایی نایەت و بەردەوام هەر لە خیانەتکردنان بەداخەوە کە بینیت ئێستا لە کوردستان وردە وردە خەریکە پەکی خوێندنەکانەکەن لەبەرەوەی کوردستان تەواو پەکی کوێ بۆ وانیش دزی بکەن و گەندەڵی هەر بەردەوامن و بەردەوامن لە پەلاماردانی چالاکوانان و دەستگیرکردنیان و ڕفاندنیان و تۆمە دروستکردن بۆیان بڕۆن لە شار بستنە دەر خائینانی 16 ئۆکتۆبەر خیانەتکارانی سەدا بڕۆن بەڕۆکمان بەردەن